ڕاستی ئەم بۆچی دەڵێن سەدەی 21 سەدەی ژنە لەم کتێبەیە لەبەرەوەی سەدەی 21 سەدەی ژنە پشت بە سێ ناکۆکی سەرەکی دەبەستێ لەو ناکۆکیانەی کە ئیدی بە تیۆری و بە چەمکسازیە باوەکان ناتوانین بیخوێنینەوە، ناتوانین هەستی پێ بکەین و ناتوانین تێکۆشانی لە بەرامبەر بکەین. لەبەرەوە لە ڕاستی ئەمە پێویستمان بەوەیە کە بە قوڵی لەو سێ ناکۆکیە تێبگەین، چونکە ئەو سێ ناکۆکیە ناکۆکی سەرەکین لە تێگەیشتن لەو قەیرانە گلۆباڵە یا لەو قەیرانە جیهانگیریی کە ئێستا هەیە. یعنی هەموو ئەو قەیرانانەی کە ئێمە لە ژیانی ڕۆژانەی خۆمانە دەیبینین قەیرانێکی تاکەکەسی نییە، قەیرانێکی شخصی نییە و قەیرانێکی لۆکاڵی نییە، هەرێمی نییە کە ئێمە تەنیا گیرۆ دەیبین، بەڵکو قەیرانی لە ڕاستیە سێ بنەمای سەرەکی ناکۆکیەکانە. یەکێک لەو ناکۆکیانە ناکۆکی چییە؟ ناکۆکیە لە نێوان کەمینەیەکی دنیای سەرمایەداریە کە بە ئاستێکی ترۆپ گەیشتووە و ئەتوانین بڵین لەوانەیە لە 50 تێنەپەڕێ 50 کۆمپانیا و کەرتاڵی نێونەتەوەیی دنیا بەڕێوە دەبن و زۆرینەیەکی کە بندەستن لە ڕاستیە کە زۆرینەیەکی بەڕێوە دەبرێن. ئەوەی لە ڕاستیە دەیڤید گرایبر لە کتێبەکەی خۆیان پێی دەڵێ لە 1990 یعنی ئەوەی لە 100 لە ڕاستیە ئەوانن کە کۆمەلگای دنیا بەڕێوە دەبن، کۆمەلگاکانی دنیا هەمووی بەڕێوە دەبن و بۆ وڵاتانەشی کە دوایە ئێمە لەناو قەوسا دەڵێم پیان دەوتێت کۆمەلگای پێشکەوتوو یان دەوڵەتانی پێشکەوتوو. بەڵام لە 100 دیکەی ئەوانەیە کە دنیا بەڕێوە دەبن و دنیان هێناوەتە بەر لێواری لەناوچوون و ئێمە لەکوێ هەست بەوە دەکەین؟ لە قەیرانە ژینگەیەکانە هەست بەوە دەکەین، لە کۆچبەرەکانە هەست بەوە دەکەین، لە بەرهەمێنانی چەک، لە بەرهەمێنانی ڕاددە بە دەری چەک هەستی پێ دەکەین، لە کۆچبەری و لە ماڵوێرانەکانە هەستی پێ دەکەین، لەو شەڕە بێسنوورانەی کە تایە بێسنوور چەک بەکارهێنرێ و بێسنوور داگیرکەری بەکارهێنرێ و داگیرکەریەکان ئیدی داگیرکەری کلاسیکی نین. بۆ نمونە ئێمە هەتا ساڵەکانی کۆناغی دوای شەڕی جیهانی دووهەمین ئێمە شاهیدی کۆمەڵێک شەڕی کلاسیک بوون، واتە داگیرکەرەکان دەچوون خاکەکانیان داگیرە کرد، سامانەکانی ژێرزەوی و سەرزەوی کۆمەلگاکانیان داگیر دەکرد، دیان بردە وڵاتانی خۆیان بە تایبەتی ئێمە بینیمان لە سەدەکانی ڕابردووە هەتا دوای شەڕی جیهانی دووهەمینیش ئەم شێوازە داگیرکەریە کلاسیکە بەو شێوەیە بوو. بەڵام لە دوای شەڕی جیهانی دووهەمینەوە ئێمە شاهیدی جۆرێکی دیکە لە داگیرکارین کە داگیرکاریەکە بە شێوازێکە کە کۆمەلگاکان دەبنە بەشێک لە پرۆسەی داگیرکردنی خۆیان، واتە کۆمەلگاکان بە مەحزی ڕزای خۆیان وەکو ئەوەی کە بەڕێز ئۆژەلان لە ڕاستیە لە کتێبە لە هەموو بەرگینامەکانی خۆیان ئاماژەی پێ دەکا، دەڵێ لە ڕاستیە سەرمایەداری زۆر زیرەکتر، زۆر لێهاتووتر لە ڕاهیبەکانی سۆمەر کۆمەلگاکانی ڕازی کردو بەوەی کە بکەونە ناو سیستەمەکە و بە ڕازیبوونی خۆیان ئەو کۆیلایەتە قبوڵ بکەن. کتێبەشە زۆر بە شێوەیەکی بەرفراوان باسی ئەوە دەکا چۆن پارتەکانی ژنان لە وڵاتانێکی وەکو فلیپین بە تایبەتی پێشکەوتنی گەورەی بەخۆبینەوە، چۆن پارتی ژنی گاورێ لە پێشکەوتنی گەورەی بەخۆبینەوە، چۆن 200 ڕێکخراوی ژنانی ڕێکخرا و بزوتنەوەی ژنانی فلیپین لەژێر چەتری کۆنگری گابرێلایە و چۆن لە ئەفغانستانە پەری پێدرا ئەم تێکۆشانە. بۆ نمونە هەموو یەکێکمان کە باز لە ئەفغانستانەکەین پێمان وایە کە ئەفغانستان وڵاتێکی زۆر دواکەوت و وڵاتێکی ڕەتێنرا و بە شەڕ ڕاستە، ئەوە ڕوویەکێتی، بەڵام کەس ڕۆکەی دیکەی ئەفغانستان نابینێ کە پڕە لە وزەی تێکۆشانی ژنان، ئەو بزوتنەوانەی کە بە تایبەتی تێکۆشانیان کردو هەتا ڕۆژی ئەمڕۆ بەرخودانەکەن، بە تایبەتی ئەو ژنانەی کە لەنێو پارتی هەمبەستەریە تێکۆشانیان کردو، تێکۆشەرانی وەکو سلی غەفار، وەکو ئەو تێکۆشەرانی کە لەناو تەنانەت ناو پەرلەمانەکانە هەڵگری دەنگی ئەو ژنە ئازادی خوازانن. لەبەرەوە ئەو تێگەیشتنی ئێمە تێگەیشتنی دنیای ڕۆژهەڵات بۆ ڕۆژئاوا کە ڕۆژئاوا هەمیشە بەرهەمهێنەری عەقڵانیەت و باشی و پێشکەوتن و باشیە و لەگەڵ ئەو تێگەیشتنەی کە دنیای ڕۆژئاوا لەسەر ڕۆژهەڵات هەیەی، دنیای ڕۆژئاوا چوارچێوەی یا لە سێگۆشەی شەڕ و کۆیلایەتی و سێکسا گیری خواردووە، ئەم
تێگەیشتنە لە ڕاستیە دەشکێنێ ینی ئەم کتێبە سەدەی 21 سەدەی ژنە تەواوی ئەو تێگەیشتنە باوانەی کە بۆ لە ذهنیەتی ئێمە یاجێی خۆی گرتووە لە ڕاستی ئەوە دەشکێنێ